السلام عليكم. هیوادارم کە باش بن. ئەمنێکەکەم لەو نەخۆشانی کاک دکتۆر دلێر. هیوادارم سەرکەوتو و سەرفراز بن. ئەم نەو عەمەلیاتم کردی ئەوڕۆ چارەم ڕۆژمە. زۆر تەندروست باشم. بە هەر کەسێکی دەڵێم کە عەمەلیاتم کردیە باوەڕ ناکەن. هەر لە ڕنگ و لە قسەکردن لە هاتووچۆ و لە هەموو شتێکیشم لەخوای بەزیادی زۆر سوپاس یەکەم و تەندروست باش بیت ئینشاءڵڵا. 3 ساڵم تەواو کردیە. شەوێک لە خەستەخانەی مامەوە و بەیانێکی دەرچوو. بەپێ خۆم چوومە ماڵێ. عملیاتەکەش ئەوها قورس نییە کە خەڵک لێ بترسێتن. عملیاتیش زۆر ساکار و ئاسانە. ئەو یەکە ورەی دەوێتن. لەخوای بەزیاد هیچ هێڵم زڕشانەوەکم نەبوو، هیچ ضەعافاتێکم نەبوو الحەمدوللا و شکر. لە ماوەی 4 ڕۆژەی چیلۆنیوەکم دانەیە هەتا 2 چیلۆی. تەنها تۆزێک دەیەوێت نورێک دەوێت. بەرگریەکەش دەگەڕێتەوە سەر خۆت، سەر نەفسی خۆت. دەبی بەهێزبی، دەبی باوەڕت بە خۆت هەبی.